من دیارە برایشی دیکەم 40 ڕۆژەتەوە ئەمری خوای کردوێتەوە بووە ئەمڕۆ خەریکی معاملاتی وەفاتنامە و ئەوشتانی ئەوان بووم لە بنکە پۆلیس ڕزگاری تەلەفۆنم بۆ هات تیان وەڵا براکەی ترت چۆتەوە گوندی بۆ خانەڵێ لە کاتی گەڕانەوەیان لەگەڵ ڕێفەقەکانی ساران پێ بۆ دیارە ئەو دوان لەگەڵ کاکبایس ئەو دواندا بەزیون بە مەبەستی خۆشردن و مەلەکردن و بپەڕنەوە بۆ بەری و لەو بەری لەگەڵ سارەکەی شارنەوە من کە خەبەرەکەم بۆ هات بەڕاستی خەریکیەوەی شانە بووم و فۆری گەشتی نێرەکاتین هێزە ئەمنیەکان و پۆلیس و ئاسایش و ئەوانی قەڵاتزێ هەموو لێرە ئامادە بوون و خەڵکێکی زۆر لێرە کۆبووەتەوە و تا ئەم دەقەی خەریکی گەڕانین بە دوای جەنازەکەی و تەرمەکەیدا نەمان دۆزیوەتەوانێت. وەڵا تەمەنی لە من گەورەترە موالیدی 61کە دیارە تەمەنی لە 60ەکان بە پشتەوەی 65 ساڵ ئەوانەیە بەڵێ کوڕەکانی بە ناوی کاک ئیدریس و کاک ئاسۆ و کاک کاروان و کاک کارزانەر کاک کارزانی لێرەیە کوڕەکانیکەی لە دەرەوەی وڵاتن سێکسیشی هەیە ئەوانیشی داوە بەش و ئێستا لەگەڵ خێزانی و کوڕێکی دانیشتووە لە ساڵانە ئیشی کرێکاری و کار و کەسابەت بوو ئەگەر بەهاران بە دوای گزوجیای کوێستانی ئەوانەی داچوایدەنا خەریکی کار و کەسابەت و کرێکاری بوو بەڵێ ئەرە وەڵا بەردەوام سەردانی دەکرد ماڵە ئامۆزا و خزممان لەوێن بەردەوام هاتوچۆی دەکرد دەچوو بۆ ئێستاش لەگەڵ ئامۆزا و خزمەکانی دیکەمان چوو بووێ و ئەمڕۆ گەڕابوونەوە و لە کاتی گەڕانەوەیاندا تووشی و ڕووداوای بوون.